سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش پرسی هەفتەیەمان تایبەت کردووە بە پێنجەهەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. ئەمڕۆ هەشتەهەمین ڕۆژە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە شاری سلێمانی لا کارەکانی بەردەوامە. لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆ لەبارەی ڕەوشی خوێندنەوە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان و گرنگی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ خوێنەران و نووسەران لە شاری سلێمانی و لە سەرجەم شارەکانی دیکە هەرێمی کوردستانش کا پێشەنگای هاوشێوە دەکرێتەوە دەکەین. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان کاک ئەمین حەمەد، ئەمینداری لیژنەی باڵای پێشەنگای نێودەوڵەتی لە سلێمانی. کاک ئەمین بەخێر بێی، سوپاس بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیەمان. ئەمڕۆ هەشتەهەمین ڕۆژەکە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە چێکارەکانی تا ئێستا چۆنە، تا چەند لێ ڕازی؟ سوپاسان دەکەم، ئێوەش بەخێر بێن. سوپاس بێ بۆ دەرفەتە. ئێمە وەکو وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە ساڵانە ئەو فیستیڤالانەمان هەیە. بە خۆشحاڵیەوە ئەو ساڵ پێنجەمی ساڵە کە لە شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی ئەم پیشانگایە کرایەوە. ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە هەشتەم ڕۆژە و سەردانی کارانێکی زۆریش هەیە، شکر بۆ خوددا، و بەردەوامیشن بۆ هەشتەم ڕۆژ. فەرموو. زۆربەی ئەوانەی کە سەردانەکەن قوتابیانی ناوەندەکانی خوێندنن کە سەردانی پێشەنگاکەکەن. ئەمە تا چەند گرنگە بۆ ئەو قوتابیانەی کە ئەیانوێ بە دوای سەرچاوی زانستیا بگەڕێن، تا چەند ئەو فەراغیان بۆ پڕاکاتەوە کە دەست ڕاگەشتن بە کتێبێک ڕەنگە پێشتر زەحمەت بوو بێ بۆ ئەوان ئێستا پێشەنگایەکی لەم شێوەیە کرێتەوە لە شاری سلێمانی، تا چەند هاوکارە بۆیان؟ بەڵێ، سەرڕای ئەو کۆچ بوو تەگەرانێک کە ئێستا هاتوۆتە بەر پێش حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بارودۆخە داراییەکان کار تەسیرێکی گەلێک زۆری لەسەر تاچی کۆمەلگا کردووە. بە تایبەتی ئێستا خوێنکاران کە ناتوانن، قوتابیان ناتوانن بتوانن کتێبێ بکڕن، بەڵام سەرڕایەوەش ئەمە وامانزانی سەردانیکاران و کتێبکاران ئەوانێک کتێب دەکڕن زۆر کەم دەی، بەڵام بە خۆشحاڵیەوە تا ڕادەکی زۆر یعنی سەر لە وێنەکان دیارە کە ئێوە ڕووماڵی دەکەن ئەو سەتەلایت و کەناڵانی پەخشی دەکەن، دەبینی یعنی سەردانکاران گەلک زۆر و کڕینەکەش باشە، بابەتەکانیش زۆر چاکن. تا ڕادەیەک عین توانیتمان ئەو فەراغە پڕکەینەوە، ئەو بۆشایە پڕکەینەوە کە قوتابی بتوانێت بێتن بە نرخێکی کەمتر ئەو کتێبەی ئەو پەرتوکەی بتوانیت بەدەستی بێنێت. باسی نرخی کتێبت کرد، خۆتان ئەزانین یعنی قوتابی ئیمکاناتێکی کەمی هەیە، قوتابیە خوێنێت، تا چەند داشکاندن کراوە بۆ قوتابیان؟ شتێکی واتان هەیە بۆ قوتابی داشکاندنی زیاتر بکەن؟ بەڵێ هەموو پیشانگاکانی نێودەوڵەتی و ئی خۆشمانی ناوخۆی لە ڕۆژانی یەکەم دەست پێ دەکات بە داشکاندنێک، بەڵام بە خۆشحاڵی ئەوسات چەند دۆر نەشرێک لەوانەی برێن دەستگای چاپ و بڵاوکردنەوە هەر لە بیدایەت و لە سەرەتاییەکانەوە بە ١٧٠ دەستیان پێکردووە. ١٧٠ نسبەتی گەلک زۆرە، ڕێژەشی گەلک زۆرە کە لە بیدایەتی ڕۆژەکانی سەرەتایی پیشانگاکەەوە دەستیان پێکردووە. ئەمەش بوو نەبتە دەتوانم ناوبێنم، بەڵام با نەبتە ڕیکلام بۆ ئەو دەستگایانە. بەڵێ، کتێبەکان زیاتر لە چ بوارەکان هەیە ئەم پێشەنگای نێودەوڵەتیە ئەو وڵاتانی کە بەشداریان کردووە کە لێرە لە پێشەنگاکە بەشداریان کردووە زیاتر کامانن؟ هەر گلەیەک لەلایەن نووسەران و ڕۆژنامە نووسان و ئەوانەوە هەبوو لەسەر پێشەنگای نێودەوڵەتی کتێبیش کە زۆرترینی ئەو کتێبانە بەشداریان پێکراوەکە ئیسلامین. بۆ چنی تۆ لەم بارەیەوە چییە؟ بەڵێ هەڵبەتە ئەمە زۆربەی زۆری دەوڵەتانەی نزیکەی 20 دەوڵەتێک دەبێتن، 200 دەستگای چاپ و بڵاوکردنەوەیە. هەڵبەتە ئەوانەی کە فاتحەیان دەکەین ئەوەی تەندەری خۆیان پێشکەش بە کۆمپانیای ئەمە بە هەماهەنگیمان لەگەڵ کۆمپانیای ئەتڵەس ئەسیل هەیە. لە ڕێگەی ئەوانەوە ئەو دەستگای چاپ و بڵاوکردنەوەانە ئەوەی خۆیان پێشکەش دەکەن ئەو کتێب و پەرتوکانە. بێشکە ئێستا لێرە ئەمە نیسبەتی دیاریکراومان لا هەیە، ئەمە دیاری ناکەین چەند ئاینی بی، چەند ڕامیاری بی. بۆ نمونە ئەو کتێبانە ئێستا لێرن زانستی تایە، ئاینی تایە، کەلتوری تایە، وەرزشی تایە، هەتا زانستەکانی برێن بواری پزیشکیشی تایە. بۆ نمونە ئێستا نسبەی ئێستا مەکلک لای خۆمان بە داتا هەیتمان ١٨٠ کتێبە ئاینیەکانە. ئەو بۆچوونەی کە لە لای نووسەران و ئەو کەسانێک کە ڕخنە دەگرن ئەو نسبەیە نازانم بە چ پێوەرەك ئەو قسە دەکرێت. بێشکە هەر پرۆژەیەشیش جەنابتان دەزانن و بینەرانیش سەران دەزانن هەر پرۆژەیەک بتەوێت دەست پێ بکەین
بێشک بربەستی بۆ دروست دەبی تەگەرە و چەند شتێکی بۆ دروست دەبی ئەو جا ئەو پرۆژەی ئێمەش ئێستا وەکو ئەو پیشانگایە ئەتو بتەوێت ڕخنەک نەگری و بتێت ئەوانە دەبتە هۆی ئەوەی کە پیشانگاکە سەرکەوتوو بێتن بۆ نمونە کەسانێک زیاتر کتێبی ئاینی دەکرێت ئەی ئەگەر کەسانێک بەیانی بۆ ساڵی داهاتوو کتێبی زیاتر کتێبە چەپەکان فرۆشرا یان ئەو کتێبانەکە زیاتر زانستین یعنی لەو کاتە ئەمەدەی برین کۆمەلگا بەرەو فکرشی زانستی ڕۆیە ئەو کەسەی کە دێ ئەو کتێبەی دەکرێتن ئەو مەسەلەکە لێرەیە سەبۆ نمونە یەک لەو کتێبانێک کە واتە ئەو کتێبانەی کە فرۆشی هەبێت ئێوە بۆ پێشەنگاکە بانگێشتی ئەکەنیان شێوازی بەشداریکردنی مەکتەبەیە کتێبخانەیەک یان ناوەندێکی چاپەمەنی چۆنە لە پێشەنگای نەخێنە ئەوە ڕەبتی پەیوەندەکەی فرۆشتنەکە پەیوەندی بە خودی دەستگای بڵاوکردنەوەکە هەیە بەخۆی دەزانیتن سەبۆ نمونە ئەو سار بە خۆشحاڵیەوە دەستگا هەیە هەفتا ناونیشانی نوێی هینایە ئەلێرەیە ئەم وەکو وەزارەتی ڕۆشنبێری و لاوان ئەمە بەوەی خۆشحاڵ دەبین هەر دەستگایەک دێ چاپی نوێ بینی ناونیشانی نوێ بینی هەر ناونیشانێک کۆن بی مەگەر یعنی ئەو کەسێک کە دەخوێنتەوە ئەو کەسێک کە بەدوو کتێب دەگەڕێ بەدوو ئەو سەرچاوە دەگەڕێت کە خۆی گەڕێچێتی ئەو دەسیدی بی لایەنەکانی زانستی بی و هەر شتێک بی لە بوارەکەم بەخۆی دەگەڕ بەڵام لە لای ئێمە گرنگەکە ئەو ناونیشانێکی نوێ بیوەبی خەڵک بتوانی تامەزوری خوێندنەوە بی بەس ئێستا لێرە لەو پیشانگایەک نامی بتە ڕێکلام یەک لەو کتابانەی کە زۆر سەر ینی فرۆشترین ئەوەی هەیە سەیرانی یەک لەو کتابانەیە کە نەڕەتی نە پەیوەندی بە دینەوەیە نە پەیوەندی بە ڕامیاری و کەسایەتێکیە ینی ئەبزار لێ زۆر زیاد دەبینی لە میدیاکان یان بەڕێزێک یان ڕخنەیەشی دەگرێت مەرج نییە ڕخنەکە سەداسەد ئەو بۆچوونەکە تەواوی باشە شێوازی بەشداریکردن لەم پێشەنگایانە ئێوە خۆتان بانگێشتیانەکەن یان خۆیان داواکەن کە لە پێشەنگاکە بەشدار بن ئەو ناوەندانەی کە ناوەندەکانی بڵاوکردنەوە گلەیەکە لەسەر ئەوەیە کە ئێوە خۆتان بانگێشتی ناوەندەکانی غیری ئیسلامیەکان ناکەن یا ئەوانەی خۆیان ئیسلامیەکان ناوەندە ئیسلامیەکان کە چاپ و پەخشەکەن خۆیان زیاتر خواستیان لەسەر ئەوەیە لە پێشەنگاکانە بەشداری بن ئایا ئێوە وەک وەزارەتی ڕۆشنبیری شتێکی وا هەیە چەند ناوەندێکی ئیسلامی نەبێت لە دەرەوەی وڵات لە وڵاتانی کە دراوسەی هەرێمی کوردستان بانگێشتیان بکەن بۆ پێشەنگاکی نێودەوڵەتی لەم شێوەیە نەخێر شتیوانە ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیر و لاوان ئەو گرێبەستەی کە لەگەر کۆمپانیای ئەتڵاس ئەسیل هەیتمان ئەو کتێبانەمان بۆ دەنێرێ ئەمە تەعاً لیژنەی باڵام دروست دەکەین لە وەک وەزارەت پێش هەموو پیشانگایەک و هەر کۆڕ و سیمینارێک دەبەستین ئەمە چالاکیەکانمان هەیە لە بەڕێوەبەراتی ئیشتراگەیاندن بە هەماهەنگی لەگەر ئەو بەرپرسانەی خۆمان لیژنەی باڵا پێک دەنین ئەو لیژنەی باڵایش کچکە دەکرێتەوە لە چەند لیژنەیەک یەک لەو لیژانە لیژنەی هەڵسەنگاندن و بە دوواداچوونی کتێبە ئەو کتێبانەش دەگرتەوە مەرزنیە کتێبەکان ئاینی بێت جاروەیە کتێبێکی وەرزشی هەیە فکرەیەکی خراپ دەدات بەو کەسەی کە دەخینتەوە وەرزشیە بەس دەبینێ ئەو کەسەی کە نووسیتەوە لەسەر فکرێکی غەڵەت نووسیوە هەڵا ئەو فکرەی هەڵەی نووسیتەوە یەکێک لەو کاپتنانەی لەو بەڕێزانەی کە بواری وەرشین دێ پەیوەندی بەمەوە دەکاتن ئەوەی خۆی تەقدیم دەکات فران کتێب لە فران شێوەکەی غەڵەتە ئەو کتابانش کە دەستگای ناوەند و بڵاوکردنەوەکان پێشکەشی دەکەن لە ڕێگەی مەوە نییە ببورن لە ڕێگەی پەیوەندیەکانی کۆمپانیای ئەتڵاس ئەسیل پێشکەش دەکرێتن ئەوانیش نووسینگەی ئەوە چ تایبەتیان هەیە بەشەشیان هەیە لە ڕێگەی وانەوە یەک لەو ئەوەی بۆمە دەنێرن ئەمەش ئەو ناونیشانانە یەک بێشکەمە شارەزاییمان هەیە و لیژانی پسپۆریمان هەیە لە بواری خوێندنەوە ئێمە بە دوواداچوونەوە ئەو کتێبانە دەکەین ئەو کتێبەکان چێ ئەفکاری تونندڕە بڵاو بکاتەوە چه ئەفکاری کۆمەڵایەتی ناڕێک و ناژاز بڵاو بکاتەوە ئەمە لەو کاتێک کە ئەو کتێبانە بۆمە دیاری دەکرێ و ئەمە دەتوانین برێن ئەو کتابانە پێویست ناکە تاچی کورد مێشتی پێوە سەرقاڵبی هەر کتابەکی چه ئاینی بی چه ئەفکاری خراپ بڵاو بکاتەوە لە ڕووی کەلتوری وەسا خود جەنابتان دەزان میدیا زۆر سەرقاڵی ئەوەیە ئەمە دەمانەوێت لاوی کورد گەنجی کورد دەمانوێت بین وا لێ بکەین ئەوەی لە تیکتۆک و لەو بوارە میدیاییانە هەیە بیان گوازینەوە بۆ سەر کتێب چکە ئەوەی لە
کتێب پێشتر ڕووی دەدا هەڵەکان زۆر کەمتر بوون لەوەی ئێستا لە میدیاکان دروست بووە. وەکو سانسۆرکردنی کتێب وەزارەتی ڕۆشنبیری سانسۆری لەسەر هیچ کتێبێک هەبوو بەشداری لەم پێشەنگای بکە؟ هیچ سانسۆرمان لەسەر هیچ نووسراوەک نییە بە پێچەوانەوە. ئێستامە لەگەر سندیکای ڕۆژنامە نووسان و لەگەر ئەوانی کە تایبەتمەندن بە بوارەکان ڕۆژنامە نووسان لەگای هەر هەمووی خۆ هەر کەسێک ئازادە لە ڕێگەیمەوە هەر شتێک پێشکەش دەکات، چاپکردنی پەرتووکە، چاپکردنی کتێبە، بڵاوکردنەوەی هەر شتەکە، دانانی تەلەڤیزیۆنە بۆ نمونە، یعنی ئەو شتانەی بێوێ هەر شتێکی بێوێتن لە خۆتان دەزان کوردستان ئازادە. یەکێک نەهاتی لە دەرگای دەبێت ئەو کتابە ڕخنەیە، ئەمە لە ژانی خۆمان هەیە، هەر بزانین هەر کتابێک هەر شتێک ئەفکار تێک دەدات. بێشکە کۆمەلگات پێویستی بە کۆنتڕۆلکردن هەیە لەو بوارەی کە پەروەردەیەکی جوان توێ پێشکەش بەو جیلی داهاتوو بکەیت. ئەمە لە داهاتوو ئەگەر ڕخنە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بۆ دەگرن بۆ لەوەیە بەڵام کەسانێکی زۆر نازانن ئەمە بەو پەڕی تێکۆشانەوە. ئێستا نۆیمی ڕۆژ دەیەمی ڕۆژە لێرەین، بەڵام هەشت ڕۆژە پیشتانگا کرایەوە بەس بۆ ئێستا شتێکی جوان پێشکەش بکەین و ئەو کتابانە وا لێ بکەین بە نرخێکی کەم بە شێوەیەکی جوان بکەویتە بەردەستی ئەو کەسێکی بتوانی بیکڕی و وەریگرن. ئەبینین لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا کتێب بە شێوەی ئەلکترۆنی بە شێوەی ئۆنلاین زۆر ئەخوێندرێتەوە، وای کردووە کە خوێنەری کتێب کەمتر بێتەوە. وەزارەتی ڕۆشنبیری پلانی هەیە بۆ ئەوەی کتێبی ئەلکترۆنی بەشداری لەم پێشەنگایانە پێ بکە، یان چۆن ئەو تەکنەلۆژیا و پێشکەوتنەی لە بواری سۆشیال میدیاەوە هەنا هەیە لەگەڵ پێشەنگایەکی لەم شێوە ئەگونجێنن؟ زۆر سوپاس. ئەو پرسیارەت و دەبتەهاندانێک لۆمە لۆی بە دوواداچووری ئەو چەند ساڵی بکەین و چکە بەڕاستی چەند ساڵە ئەمە دەمانەوێت وەکو بەڕێبەراتی گشتی ڕاگەانی چاو بڵاوکردنەوە بەشێکمان هەیە تایبەتە بەوەی، یعنی ئەو قەیرانە داراییە حکومەت هەرێمی کوردستان ئێستا سەرقاڵی ئەو مەشاکلانە و ئەو زەمانەیە کە لەگەڵ بەغدا هەیە مەسایلی داراییەکان. ئەگەر لەبەو مەسایلی داراییانە نەبا ئێستا نەک بەشەکەمان دەبێت چەند بەڕێبەرایەتێک بەس تەنها لە هەولێری پایتەختنا بەڵکو لە سلێمانی و لە دوهۆک و لە هەڵەب جەش دەمان بووە، ئەمە بمانتوانی با فراوانی پێوە بدەین. ئێستا بەشەشی بچووکمان هەیە، چەند دەمانەوێت گەورەی کەین لە ڕووی داراییەکەوە ئەو بربەستەکە خۆ دەزانی ئەو بەشێکە بۆمان دێت لە بەغدا ئەو بەشە نییە کە ئەمە بتوانین کۆنتترۆلی ئەو هەموو ئەوەی پێ بکەین. نەکو ئێستاگە پێمان ڕێگەمان پێ بدرێت، ینی مەسەلی بودجە و ئەو شتە تەرخانکردنەکەی زۆر فەرقەی گەلەگە لە زۆر دەبین. بۆ کەسانێک کە لە دەرەوەی وڵاتن یان ناتوانن بەشداری لە پێشەنگانی و دەوڵەتەکە بکەن یان سەردانی ئەم پێشەنگای بکەن، بیرتان لەوە نەکردوێتەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە هیچ نەبێ ئەو ناوەندانەی چاپ کە بەشداریان لە پێشەنگاکە هەیە بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە کتێب بکڕن؟ ئەوزار لێرەوە مشکلە کێشەکە لێرە ئەو کتێبەیە کە بتوانین داخلی بیخێ ناو ئەو سیستەمەی ئەو سیستەمە ڕەنگە ئەو مەسەلە دێتە سەربارە بازرگانیەکەی ئەو دەستگایە ئەتو بتوێت کتێبەکە بکەیت بە شێوەیەشکە ینی پرسیارەکە هابە ئەو کتێبانێک کە خۆمان چاپی دەکەین و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بتوانین ئەو کتێبانەوە لێ بکەین. یعنی ئەستا هەمان کێشەی کە ئێستا باسم کرد ئەمە هەمان کێشەمان هەیە. باوەڕ کە مەسائلە داراییەکان کە ئێستا حکوومەتی فیدرالی عێراقی بۆ ئێمەی دروست کردیە، یعنی هەتا شتی زۆر بچوک دەگرتەوە. لۆ نمونە سانسۆری وا دەتوێت فلیمێک پەخش بگرێتن، یعنی بتوێت بربەسی لۆ دابنی ئێستا کێشەی کارەبامان دەبێت. باوەڕ بکە یعنی کێشەی کارەبامان بۆ دروست بە وەکو بەرەبەراتی گشتە ڕاگەیاندن. چەندینیش وا خەریکین بشکە داراییەکانەوە نە لە دەست بەرەبەراتی گشتی ڕاگەیاندنە، لە وەزارەتی ڕۆشنبیری نە لە دەست سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بۆمان دەزانین کەرکە لەوێن دەر ئەو بودجەیە لەوێن دەرکە کەم کراوەتەوە ئەم هەر شێوەک ئەو مەسائلێ چکەیە ئەوە دەبێتە بربەست بۆمە بۆ ئەوەی بتوانین ئەو کتابانە لە شێوەی PDF لە شێوەی ئۆنلاین لە شێوەی شعرخینەوە بی یعنی بتوانین. ئەمە ئێستا بەشێک بەو ئاخیرەی بەشێکمان لە بەرەبەراتی گشتی ڕاگەیان چاپ بڵاوکردنەوە کردەوە بەس بۆ بچین ئەو سیمینار و ئەو وەرکشۆپ و ئەو فیستیڤالاتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ ئەنجامی بداتن بتوانین ئەو ستافە بچی ڕاستە و خۆ لە ڕێگەی وە بە جەنابتان و بۆ کەناڵەکانی تری بگاتن. بەڵام ئەو داراییانەی کە باسم کرد ئەو مەشاکل و کێشە و داراییانە
دایم بربەست ببوو بەڕاستی. لە پێشانگاکە جگەل لە نمایشکردنی کتێب سیمینار و کۆڕ و ئەوانە هەبوو لەم پێشانگایە؟ بەڵێ جەنابتان و خۆشەویستان باسم کرد ئەمە لیژانی باڵانمانەیە لێژنەی باڵامانەیە ئەو لیژانە دێتە خوارەوە چەند لیژنەیەک یەک لە لیژنانە لیژنەی سیمینار و دیبێتە ئەو سیمینار و دیبێتە بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای ئەتلەس لەسێل ئەمە دەتوانین لەو ماوەی ئەو دەڕۆژەی ئەو کاتانەی بمانەوێ ئەو بەڕێزە ئەو دکتۆرە ئەو پرۆفسۆرە ئەو کەسایەتی دیارە کە دەتوانی لێرە شتێک پێشش بکاتن چ بە ڕێگەی ڕاستەوە خۆی کە لە سەر بەخشەکانی کۆمپانیای ئەتلەس ئەسڵدا دەبەزرێت چ لەش بە شێوەی ئەوەی کە لەوێندا بە کامیرەماکان و دەستگاکانی وەکوێ بەسپاسەوە بەخشی دەکەن ئەوە زۆر ینی شتێکی جوانە بەڵام زۆربەی زۆری نەکات لێرە بەڵکو لە هەولێریش زۆربەی زۆری نازانن ئەوانەی کە دێنە ناو پیشەکە وا دەزانن بەستەنها کتێفرۆشتە ئەو زۆرێ لە ڕێگەی جەنابتان و لە ڕێگەی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەەوە ئەو کەسانی کە دێن بۆ کتابکردین بە تەمەشای سەیری ئەو وێبسایتی وەزارەتی ڕۆشنبیری بکەن وێبسایتێکمان هەیە ئەوە دانرا سیمیناری فلان بەڕێز سیمیناری فلان کەس فلان ڕۆژە تایبەتە بە فلان کەس سەلێرە ئەمەکە و ڕۆژەی لۆن بۆ نمونە کات دوی ئێوارە فلان دکتۆر یان فلان بەڕێز فلان کەس سیمینارەکی هەیە ئەمە لە بەیانیەکەوە لێرە ڕکلامی لۆ دەکەین و خەڵکە دێتن دەرێ سماس سیمینار هەیە بڵێ زۆربەی زۆری ئەوەکان بۆ نمونە قوتابیان و خوێندکاران یعنی زەحمەت بزانن سیمینار هەیە ئەوانەی بەتەمەنەکان دەزانن بەس ئەوانی کە زەحمەت بزانن. گلەیەک هەیە کە کوالیتی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەرامبەر بەو پێشەنگای نێودەوڵەتی هەولێر کوالیتی نزمترایە وەکو وەزارەتی ڕۆشنبیری هیچ جیاوازیەک لە نێوان شارەکانە هەیە بۆ کوالیتی سەر پێشەنگاکە لە سەرتایەوە باسم کرد بتەوێ پرۆژەک دەست پێ بکەی بربەستت دەبی یعنی یەک لەوانە بزانە کوالیتەکە لە ڕووی چێ یعنی هەر بەس مەسەلە گوتنەکەیە نەکو هەولێر و هەولێری پایتەخت و سلێمانی شاری هەڵمەتی قوربانی هیچ فەرقێکی نییە ئەوەی لەوێ نێودەوڵەتیەوێ ئێرەش نێودەوڵەتیە بەس تەنها لە هەولێر کۆمپانیای ئەلمەدا بەڕێوەی دەبا لێرش کۆمپانیای ئەتلەس ئەسیل بە سوپاسەوەش بۆ کۆمپانیای ئەتلەس ئەسیل کە ئەمە بۆ 3 مانگ درێژمان کردەوە ئەو تەندەرێک کە باسمان کرد ئەو ساڵکە ئەوکیان تاوە بوو یەک لە دەستگای ناو یەک لە دەستگای ناوەن بناو هەرێمی کوردستان و یەک لەو دەستگا چاپانەی دەرەوەش نەهاتن تەندەریان پێشەش کرد یعنی ئەمە لە نزیکەوە ئاگادارین لە شاری سلێمانی ینی شێوەی بە شێوەی تەشجیعین بە شێوەی هاندان چوبوون لای چەند دەستگایەکی دیاری کراو بەس وەرن بەشدار بن لەوەی تەندەرەکە شێوەیەکی وا وەربگریتن بەس بڵ بکە یعنی ئێستا ئەو کەسانی کە زیاتر دەرێ شعوب و قەومەکە ئەدرا بشعوبیها دیارە لێرە کۆمپانیای ئەتلەس ئەسیل بۆ 5 ساڵە دەزانی شێوەی بێشکە بە شێوەی بازرگانی تێدایە بەڵام مهم ئەوەکە ئەو پەیامی کە دەوێت کۆمپانیای ئەتلەس ئەسیل و ئەمە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتەڕاگەیان چاو بڵاوکردن ئەو پەیامە بەو خوێندکارە بەڕێزا بەو کەسە بەڕێزە بگەێنین کە دەوێت پەرتوکە بسەنیە وەریگری بیکڕی ئەوە لێرە بە ئاسانتری شێوە دەگاتە بەردەستی بە هەرزانترین شێوە دەگاتە بەردەستی. وەکو دوایین پرسیارم بەشداری کەسانی سیاسی و پلەدار ئەوانەی کە لە حکوومەت دەسەڵاتیان هەیە یاخود لە پێگەیەکی ئیداریان چۆن بوو بۆ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەراورد بە هەولێر لە هەولێرە بینین بەشێکی زۆری سەرکردە سیاسیەکان بەشداری لە پێشەنگاکان ئاکەن ئەوە لە سلێمانی چۆن بوو ئەوکو ئەم ماوەی کە پێشەنگا بەڕێوە چوو سوپاسەوە بۆ جەنابی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاڵەبانی بۆ یەکەم ڕۆژ خۆیان و هەم ژووری بازرگانی و هەم جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ و چەندی کەسایەتی کە بە پاڵپشتێکی زۆرەوە بە سوپاسەوە ئەو جیهەتە ئەمنیەی کە کۆنتترۆلی ئێرە دەکات لە ڕووی ئەمنیەوە نابیوانش دەبی بکەین ستافی شارەوانی هەر هەمیان بە سوپاسەوە ئێمە لیان ڕازین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز ئەمین حەمەد ئەندامی لیژنەی باڵای پێنجەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی سپاس بە بەشداریکردن سپاس بە زانیارەکان زۆر سپاس بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بەم شێوەیە پرسی هەفتەی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ